ئەم کاتتان باش بەخێربێن بۆ چانێڵی Learn&Explore. لەوانەیە ئەمڕۆماندا باس لە گفتوگۆی نێوان دوو براکەین کە یەکێکیان خوێندکارە و نووسووە، ئەوی دیکەشیان بانگێکات و پێڵێت کە کاتی قوتابخانەیەتی. ئێستاش گوێبیستی گفتوگۆکەیان دەبین. Hey, wake up. It's time for school. I'm so tired. Let me sleep 5 more minutes. You have to get up and get ready for school. I know, but just let me sleep 5 more minutes. I can't let you go back to sleep because you won't wake back up. I promise I will wake up in 5 minutes. You got to eat breakfast, take a shower, and get dressed. I realize that, and I can do all that when I wake up in 5 minutes. I don't want you to be late for school today. I'm not going to be late for school today. Fine. 5 more minutes, but not more. Appreciate it. ئێستا شەوەی کە گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە. سەرەتا گرین دەستی پێکردووتی. Hey, wake up. It is time for school. Hey وشەیەکە بە مەبەستی بانکردن بەکارەهێنرێت و هەندێک جاریش لە شوێنی هەڵۆ بەکارەهێنرێت، بەڵام ئەمە شێوازێکی ناڕەسمیە و زیاتر لە بینی هاوڕێدا بەکارەهێنرێت. دواتر وتی wake up واتە هەستە لەخەو. It is time for school. کاتی قوتابخانەیە. دواتر ئەلبێرت وتی I'm so tired. من زۆر ماندووم. So بەمانای زۆر دێت. Let me sleep for 5 more minutes. ڕێگەم بە یاخود بە 5 خولەکی زیاتر بخەوم. دواتر گرین بەردەوام بوو وتی You have to get up and get ready for school. پێویستە هەستیت و خۆت ئامادە بکەی بۆ قوتابخانە. Get up لە کاتێکا بەکارەهێنرێت کە کەسێک دانیشت بێت تۆش پێڵی get up واتە هەستە. دوایەوە پێیوت You have to get up and get ready for school. پێویستە هەستیت و خۆت ئامادە بکەی بۆ قوتابخانە. دواتر ئەلبێرت وتی I know. ئەزانم واتە مەبەستی لەوەیە کە ئەزانێت پێویستە خۆی ئامادە بکات بۆ قوتابخانە. But just let me sleep 5 more minutes. بەڵام ڕێگەم بە 5 خولەکی زیاتر بخەوم. Let me واتە ڕێگەم بە یاخود بەمانای باش بەکارهێنرێت بۆ مناڵی بە 5 خولەکی زیاتر بخەوم. دواتر گرین وتی I can't let you go back to sleep because you won't wake back up. I can't let you واتە ڕێگەت پێ نادەم یاخود ناتوانم ڕێگەت پێ بدەم کە بخەویتەوە go back to sleep واتە دووبارە بخەویتەوە because لەبەر ئەوەی you won't wake back up. You won't واتە will not بەڵام won't زیاتر بەکارەهێنرێت لە قسەکردندا چونکە ئەمە ئاسانترە. لێرە ئەڵێت you won't wake back up واتە ئەگەر بخەویتەوە دووبارە ناتوانی هەڵسیتەوە یان دووبارە هەڵناسیتەوە. بۆیە وتی you won't wake back up. دواتر ئەلبێرت وتی I promise I'll wake up in 5 minutes. I promise واتە من بەڵێن دەدەم I will wake up کە هەڵبستم in 5 minutes لە 5 خولەکە هەڵبستم. I'll wake up ئەو دەبڵ ئێڵە کورتراوەی وڵە یعنی توانین بڵێن I will wake up in 5 minutes. دواتر گرین وتی You got to eat breakfast, take a shower and get dressed. You got to eat breakfast واتە پێویستە نانی بەیانی بخۆیت. Got to واتە پێویستە و لە قسەکردنا زیاتر ئەوترێت گارە. Eat breakfast نانی بەیانی بخۆیت. نانی بەیانی پێوترێت breakfast. Lunch واتە نانی نێوەڕۆ و dinner واتە نانی ئێوارە. And take a shower و خۆت بشۆیت and get dressed و خۆت بگۆڕیت. واتە پێویستە نانی بەیانی بخۆیت، خۆت بشۆیت و خۆت بگۆڕیت. دواتر ئەلبێرت وتی I realize that. ئەتوانرێت بوترێت I know that کە هەردووکیان بمانێ ئەوە دێت کە ئەوە ئەزانم واتە ئەوە ئەزانێت کە پێویستە نانی بەیانی بخوات و خۆی بشات و دواتر خۆی ئامادە بکات. دواتر وتی and I can do all that when I wake up in 5 minutes. و ئەتوانم هەموو ئەوانە بکەم دوای 5 خولەکیکە کە هەستم. دواتر گرین بەردەوام بوو وتی I don't want you to be late for school today. نامەوێت ئەمڕۆ بۆ قوتابخانە درەنگ بکەویت. Today واتە ئەمڕۆ. Yesterday واتە دوێنێ. Tomorrow واتە سبەینێ. دواتر ئەلبێرت وتی I am not going to be late for school today. واتە من ئەمڕۆ بۆ قوتابخانە دوا ناکەم. Going to ئەتوانرێت لە بری going to گەنە بەکاربهێنرێت کە گەنە زیاتر لە کاتی قسەکردندا بەکارەهێنرێت و going to زیاتر شێوازێکی ڕەسمیە. بۆ نمونە ئەگەر بەو شێوازە بوترێت ئەتوانین بڵێین I'm not gonna be late for school today. دواتر گرین وەڵامی دایەوە وتی Fine. 5 more minutes but not more. Fine واتە باشە. لە بری ئەوە توانی بڵێ OK. 5 more minutes but not more. 5 خولەکی تر بەڵام لەوە زیاتر نا. ئەلبێرت کۆتایی بە گفتوگۆکە هێنا وتی
appreciated واتە پێی ئەزانم appreciated واتە پێی ئەزانم و ئەتوانرێت بوترێت لە بری appreciated ئەتوانرێت بوترێت thank you واتە سوپاس سوپاس کە تا ئێرە بینەری ڤیدیۆکە بوون بەو هیوایەم سوودتان لە ڤیدیۆکە وەرگرت بێت و هەر ڕەخنەو پێشنیارێکتان هەیە لە کۆمنتاگە دانمان بکەنەوە خۆشحاڵین بە ڕەخنەو پێشنیارەکانتان ئێستاش جارێکی دیکە دووبارە گوێویستی گفتوگۆگەی نێوانیان دەبینەوە و کۆتایی بەوانەی ئەمڕۆمان دەهێنین هیوام کاتێکی خۆشە بۆ هەموو لایەک Hey, wake up. It's time for school. I'm so tired. Let me sleep 5 more minutes. You have to get up and get ready for school. I know, but just let me sleep 5 more minutes. I can't let you go back to sleep because you won't wake back up. I promise I will wake up in 5 minutes. You got to eat breakfast, take a shower, and get dressed. I realize that, and I can do all that when I wake up in 5 minutes. I don't want you to be late for school today. I'm not going to be late for school today. Fine. 5 more minutes, but not more. Appreciate it.